2020 لە ناودەبن و هیوە بۆ ساڵێکی نوێی باشتر دەخوازن. ڕۆژی ڕزگار بوون، ڕۆژێک بۆ تێپەڕاندنی یادەوەریە ناخۆشەکانی ساڵ. بەشێک لە هاوڵاتیانی نیویۆرک لە مەیدانی کات کۆبوونەتەوە. دەیانوێت ئاواتی خۆیان بۆ کۆتایی هێنانی چەند شتێک لە ساڵی نوێدا بنووسن. ئەو کاغەزانەی نووسراوەکانی لەسەر کۆ دەکرێنەوە لە ڕۆژی ماڵ ئاوایی لە یادەوەریەکان دەترێنرێت. دەتەوێت ماڵ ئاوایی لە چی بکەیت لەم ساڵدا؟ سەرەتا وەکو هەر کەسێکی کە من دەمەوێت ڕزگارمان بێت لە کۆڕۆنا، ئەوە تا نووسیومە. کۆرۆنا شتێکی سادەیە بەڵام زۆر گرنگە. کەواتە با بڵین ڕزگارمان بێت لە کۆرۆنا؟ هەریەکە لە بەشداربوانی چالێکەکە هیوای خۆیان بۆ 2021 نووسیوە و بەشێکیان هەڵواسراوە کە بابەتی سەرنجڕاکێشی تێدا نووسراوە. بۆ نمونە کەسێک نووسیوێتی دەیەوێت ڕزگاری بێت لە بەختی خراپ، کەسێکی دیکە نووسیوێتی خەمۆکی و بەشێکیش نووسیویانە ڕزگاربوون لە کۆڕۆنا. من دەمەوێت ڕزگارم بێ لە دووری کۆمەڵایەتی، چونکە پێم وایە سوودی نییە. پێویستمان بەوەیە لە دەوری یەکتر بین. ئەوە شەڕێکی قورسە کە خەڵکی لە یەکتر جا بکەیتەوە. ئێمە ڕێزی لێ دەگرین، بەڵام قورسە. لە لایەکی دیکەوە بەشێک لە هیواکانی هاوڵاتیان لەسەر سەرکەوتنی ڤاکسینی کۆڕۆنا هەڵچنراوە کە لە کۆتایەکانی ئەم ساڵدا ڕاگەیەنراو لە ئێستادا زۆرێک لە وڵاتان هەوڵی کڕینی دەدەن.